سەرۆکی بەشی کارژێڕی کار دەکەین لەسەر ستەیج ئامادە بێت بۆ ئەوەی بڕوانامە بە بەشێکە فێرخوازانەکانی با فێرخوازانی بەشی کارگرن. زۆر سپاسی دایک و باوکمەکەم بە تایبەتی باوکم زۆر هیلاگو پێمەوە زۆر سپاسێکم دەست خۆش بێن. تابیەک ئەم دوو ساڵێک کە بەڕێز کرد لە پەیمانگا بەڵێ خۆشیەکان چی بوو بەلای تۆ ناخۆشیەکان چی بوو کە هاتی وێرە چۆن بوو سەرەتا؟ بەڵێ وەڵا خۆشیەکان ئەو بوو کە زیاتر کۆ بووینەوە ئەچوینە دەرەوە سەفەرمانە کرد لەگەڵ مامۆستاکانە زۆر یارمەتیان هەیە مامۆستاکان و ئەوەی ناخۆشیش بوو یەکەم سەرەتا بوو کە ئاهاتین بۆ مەحەز و قیق و وەکو بەنای قازۆبانیانە کرد ئەو زۆر ناخۆش بوو. بۆچی پێدانە لە خەڵک شارەزای شوێنەکانی سەیری دەوروبەر ڕاستە ئەخر قاز بوون بۆیە پێوترێ قازکە شارەزای و شوێنە نیت سەرەتایە بۆ تۆ بۆیە. پیرۆزبایی لە خۆم و سەرەتا لە سەرجەم هاوڕێکان مەکەم توانیم بە سەرکەوت 2 ساڵی پەیمانگا بە سەرکەوتی ببڕم. وەڵای زۆر سوپاسی خانەوادەکەمەکەم کە زۆر یارمەتی دەری سەرەکی من بوون. سوپاسی دایک و باوکمەکەم سوپاسی هەوڵ و ماندووبوونی ئەوانەکەم بە هەوڵ و ماندووبوونی ئەوان نەبا من نەمەتوانی لێرە بم. من وەکو خۆم بە تایبەتی هەستێکی خۆشە بە تاکی تۆ لە مەرحەلەیەکی خوێندن تەخەڕوجەکەی ئاهەنگێکی دەرچوونتە بێ هەستێکی خۆش و جیاوازە دڵخۆشم پێی بە تاکیدی سوپاسی پەیمانگاشەکەم کە هاوکاریان زۆر کردین و سوپاسی خانەوادەکەمەکەم بە تایبەتی باوک و دایکم و ڕەفیقە نزیکەکانم تا حەدێک خۆش بوو بەعزێ دەرسمان هەبوو خۆش بوو مامۆستایەکمان هەبوو مامۆستا سیروان لەگەڵەوە کاتێکی خۆشمان بەسەرە بچکەوەکو سۆر کارک و هاوڕێوا بووین بۆیە زۆربەی محازڕەکانمان بەجێیەکی خۆشوەک و برادر بوو لەگەڵمانە خۆشحاڵ بووین یعنی بەشەکەی خۆشمان چکە بەشی دیزاین بوو دیکۆر بوو بەشێکی خۆش و پەیوەندی بە زەوقی کەسەکانەوە هەبوو بە تاکید فەرقێکی هەیە لە چاو بەشەکانی کەیە. ئەمە پیرۆزبایی سەرەتا پیرۆزبایی لە خۆم لە خێزانەکەم بکەم زۆر سپاسی دایکی بەڕێز مەکەم بەڕاستی زۆر یارمەتیام ئەمە پیرۆزبایی لە هەموو هاوڕێکانم کەم لە هەموو دایک و باوکی خوێندکارانی کە لێرە ئامادە بوون و زۆر سپاسی هەموو مامۆستا بەڕێزەکانم کەم بەڕاستی زۆر هەڵیان لەگەڵ ئێمەیاوە زۆر سپاسی مەحەدی خۆمانەکەم لەبەرەوەی کە ئێمەیان پێگەیاند و ئێمەیان گەیانێتە ئەم حەزە هیوادارم کەسێکی سەرکەوتومان لێ دەچێ و ئایندەیەکی گەشتمانە بێت سەرەتا زۆر خۆش بوو چکە کە یەکەم جار تەلەفۆنیان بۆ کردم وتیان ناو هاتوۆتەوە هەتا بەیانی نەخۆتم بەس ئەگریام لە خۆشیە بەس ئەگریام لەبەرەوەی زۆر خۆش بوو بەس دیاردەیەکی ناشرینی هەیە پێکەکەی زۆرە لێەکەن نا زۆربەیانم ناسیوە لەگەڵ زۆر بەشیانە تێکەڵا بووم بەڵام من لێرە خوشکم گرتووە لەبەری خۆم خوشکم نییە خوشکی خۆمم گرتووە و ئامادەشمە تا کۆتایی تەمەن لەگەڵیان نابم.
کردووە سەرەتا پیرۆزبایی لە هەموو خوێندکاران دەکەم و زۆر سوپاس مامۆستاکان دەکەم و لە ئێستا پشتگیری هەموو تەلەبەکانەکەم کە دووبارە بەردەوام بنەوە هیوادارم هەموو بەردەوام بێتەوە لە خوێندن و هەستێکی زۆر خۆشم هەیە پیرۆزبایی لە خۆم و هەموو هاوڕەکان مەکەم زۆر سپاسی خانەوادەکەم مەکەم سپاسی ئەندامانی پەیمانگا و مامۆستا بەڕێزەکانمانەکەین کە زۆر ماندوو بوون لەگەڵمانە هەتا گەشتینەتە ئەم قۆناغی خوێندنمان سەرەتا هەستێکی تەزێک ناخۆشە کە قیقەت لێیەکەن وەکو قاس بەڵام دایڕایی لەگە وەزعەکە من لە ساڵی دواترا ئەو قیقەیەمان کردەوە یعنی حەقی خۆمان کردەوە بەڵام هەستێکی زۆر خۆشە کە ئێستا گەشتینەتە ئەم قۆناغە و کە کۆتاییمان بە خوێندنێنەوە جێگەی شانازیە بۆ پەیمانگا و خانەوادەکەمان کە زۆر ماندوو بوون لەگەڵمانە و زۆر سوپاسیانە داوا لە حکوومەت و کەرتە تایبەتەکانەکەین ینی ببنە جێی ئەوەی کە هەلی کار بۆ ئەم خوێندکارانە دامەزرێنن ئەگەر شوێنی حکومیش نەبێت کەرتی تایبەتە بێ بۆی بتوانن خوێندکاران لێ ئیش بکەن و بتوانن تیا موچی خۆیانی تیا دابین بکەن و ینی بەڕاستی ئیشێکی خۆشە بەڵام ئەگەر دەرفەتی دامەزراندن هەبێت بەڕاستی پەیمانگا هەمووی یادگاریە بەڕاستی یادگارێکەوە بکە سەرەتا هاتی نێرە هەمووی قیقەکان لێرە کردین تایبەتە چونکە چەند ساڵمان دووبوونی ئەم چەند ساڵەمان ئێستا بەرهەمەکەیمان بین و توانیمان بکەین ئەم ئاستەوە ئەم قۆناغە بە سەرکەوتن تەواو بکەین. بێگومان دەستخۆشییان لێ یەکەم سوپاسیان ئەەکەم چونکە لە هەموو قۆناغەکانی ژیانمان لەگەڵم بوون و لەم قۆناغەش پشت و پشتگیرم بوون. بەڕاستی هەستێکی زۆر خۆشم هەیە چونکە لە کۆتایە توانیم بڕوانامەی دوبلۆم بەدەست بێنم لە بەشی دەرمانسازیە و زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە مودەی ئەم دوو ساڵەیە توانیمە ئەزمونێ بۆ خۆم پیا بکەم لە مەحەدەیە. خانەوادەکەم زۆر یارمەتی دەرم بوون بێگومان من بە هاوکاری خانەوادەکەم نەبووایە نەمەتوانی بگەم بەم ڕۆژە و زۆر دەستخۆشیان لێ ئەەکەم و هەر بمێنم بەم ئینشاڵڵا. هەروەها دەستخۆشی بۆ بەتایبەتی بۆ ئوستازەکانمان کە زۆر یارمەتی دەرمان بوون ئەوانیش بە هەمان شێوە.